نە دۆخی عێراق لە ڕووی کەش و هەواوە هەندێک فێننگ بوو هەروەکو خۆیەتی دنیا زۆر گەرمە لە بەغداش مەسەلە سیاسیەکان و خۆپیشاندان هەروەکو خۆیەتی و بەغداش تا ئێستا هەرگڕی گرتووە ئەیام دۆخە چی لێ بەسەر دێ لەولاوە چوارچەوەی هەمانجی دەڵێن حکومت پێک دەنین سەدر لە دواتیوی تیشدا دەڵێ بە هیچ جۆرێک لەگەڵ گەندەڵکاران دانانیشین دەرگاکان داخراون ئێمە دەمانەوە قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕەوتی حیکمەت ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز عەبوودی شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 چوارچێوەی هەماهەنگی زۆر قسە لەسەر ڕێزگرتن لە دەستور و لە یاسا و دێمۆکراسی دەکەن بەڵام خۆیان ئەو کارە ناکەن لە هەڵبژاردندا ئەوان دۆڕابوون ڕێگەش بە براوە نادەن حکوومەتی داهاتووی عێراق پێک بێنێت بۆ زۆر سپاس بۆ میوانداریێوارەتان باش پێشەچی دەتوانم بڵێم ئەمە پرسیارێکی هێرشکردن بوو بەڕاستی بە هێرش دەستمان پێکرد ئەمڕۆ چوارچەوەی هەمانجی جیاوازە لە دوێنێ چوارچەوەی هەمانجی ئەمڕۆ لە ڕووی واقعیەوە ئێستا ئەنجامەکان جیاوازن دوای کشانەوەی ڕەوتی سەدر ئێستا ژمارەی کورسەکانی چوارچەوەی هەمانجی زۆر زیاترە 73 کورسیان زیاتر کردووە یاخود بەڵێن کەمتر بەڵام بە هەموو دۆخێکدا ئەو دەیەوێت کەەوە کاری خۆی بەردەوامی پێ بدات لە سایەی دەستور و یاسادا ئەو کار دەکات بۆ ئەوەی کەەوە کار بە دەستور و یاسا بکرێت لە ڕووی بڕیاری سیاسیەوە لەلایەن تەواوی لەلا ناکۆکەکانەوە کار بۆ بەرژەوەندی باڵای نیشتیمان بکەن بۆ ئەوەی کەەوە حکوومەتێک بێت کە بتوانێت کاروبارەکان بەکو خۆی جێبەجێ بکات حکوومەتێک بێت کە بڕیارەکان وەکو خۆی لە پێناو گەل جێبەجێ بکات بۆ ئەوەی کەەوە لاپەڕێکی نوێ بکەینەوە لاپەڕەیەک بێت دوور لە ناکۆچی و ململانێ و دوور لە پێدا هەڵدەگوتن ئەمە کاری چوارچێوەی هەماهەنگیە کە دەوێت ناوێت زیاتر و زیاتر شەقام و کێشەکانی هاوڵاتیان زیاتر ماندوو بوون ئەمڕۆ دەبینین کەەوە ئەم دۆخی کە هەیە ئێستا ئەم پرسا بۆ ئێمە و پرسێکی گرنگە کە ئێمە ڕەچاوی دۆخی هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتیان بکەین پێش ئەوەی کەەوە بەرژەوەندی لایەنەکانی کە بەرچەوە بگرن ئەوەی کە ڕووی داوە ئەمڕۆ لە گۆڕۆپانی سیاسیدا پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بە پێداچوونەی بە ورد هەیە بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە نەگەڕینەوە بۆ هەمان گفتوگۆی پێشووتر و چوارگۆشەی یەکەم یاخود یەکتریشکاندن و یەکتری خیان تۆمەتبارکردن ئەمە بەڕاستی هیچ نامانگێتە بە هیچ ئەنجامێک تەنانەت هاوڵاتی عراقیش بەڕاستی پڕ بووە لەم ناکۆچی و ململانەیە پڕ بووە لە گومانکردن لە ئەنجامی هەڵبژاردنەکان نەبوونی متمانە و پەیوەندی لە نێوان گەل و لایەنە سیاسیەکاندا هەموو ئەمانە بەڕاستی ئێستا لە گۆڕپانەکەدا هەن دەبێت چارەسەر بکرێن چارەسەری ڕیشەی هەبێت هەر لە دەستورەوە تا دەگاتە یاسای هەڵبژاردن و بۆ ئەوەی کەەوە ئێمە بتوانین گرێبەستێکی کۆمەڵایەتی واژۆ بکەین گرێبەستێکی سیاسی بێت کە لەم ڕێگەیەوە بتوانێت بەشداری بکەین لە هەڵبژاردننی داهاتوودا لە هەمان کاتدا کەەوە هەندێک لایەنی گۆڕپانی سیاسی دانەوێت هەڵبژاری پێشوەختە بهێبێت زۆر باشە بەڕێز عەبوودی ببوورە من ڕاگەاندن کارم من هێرش کار نیم و پرسیارەکانیشم پرسیاری ڕاگەیاندنن زۆر باشە بۆ خۆ دەزانی جگە لە سەدرەکان ئێستا خۆپیشاندانی تەشرینیەکانیش دەستی پێکردووە ئەوانیش هەمان داواکاری سەدرەکانیان هەیە لە هەڵوەشاندنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە و تەنانەت گۆڕینی سیستەمی سیاسیش و بە هیچ جۆرێک چوارچێوەی هەماهەنگیان قبوڵ نییە لەسەر ئەم بابەتەیان دەڵێن چی بڵێ تۆ ڕۆژنامەنووسی تۆ باسی وەکو ڕۆژنامەنووس بەڵام هەنگ تێزار هێرشیش پێویستە بۆ بەرگریکردن من لێ تێدەگەم کەچی دەڵێ ئەمڕۆ تەواوی لایەنە سیاسیەکان دەبێت بەرپرسیارەتی لە ئاستۆ بگرن نەک تەنها چوارچێوەی هەماهەنگی هەر بەتەنیا کورد سونە برایانی تەنانەت برانی ڕەوتی سەدری ئەگەرچی کشاونەتەوە بەڵام دەبێت بەرپرسیارەتی لە ئاستۆ بگرن چونکە ئەوان لە هەمان کاتدا پەیڕەوان و ئەندامانی خۆیان هەرماون لە هەمان کاتدا تشرینیەکانیش ئەمڕۆ دەبینی نوێنەران هەیە لە پەرلەماندا ئەوانیش دەبێت دیرگایەکی جیاوازیان هەبێت پەرلەمانان لێپەک بخرێت
پەخستنی پەرلەمان ئەمە ئالیەتێکی دیموکراسی نییە بەڕاستی ناکرێت کاروبارەکان بە شێوەی پەخستنی پەرلەمان بێت بەڵکو پێویستە بە شێوەیەکی بڕیار و پێشەشێکی دیکە بێت کە دۆخەکە هەموار بکاتەوە دۆخکەشی سیاسی هەموار بکاتەوە دیدگاکان بگۆڕێت لە سایە ئەو سیستەمی حکومڕانی کە هەیە کە ناکرێت ئێمە چیتر کات بە فیڕۆ بدرێت و دەست بەرداری بن بە گوێرەی میزاجی لایەنێک یاخود بە میزاجی لایەنێکی سیاسی دیاریکرا و ئایدۆلۆژیاکی دیاریکرا و ئێمە پیادە بکەین هەمووان دەبێت قسەی خۆیان هەبێت دەنجی خۆیان هەبێت بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن لە دۆخەدا ئەوەی کە ڕوو دەدات کە خوێنی عراقیان دەژێت ئەمە خوێنێکی گرانبەهایە نابێ بڕژێندرێت بۆیە ناکرێت لە هەمان کاتدا تاکڕەوی لە دەسەڵاتدا هەبێت پێویستە لە وەکو گوتمان بەرپرسیارەتیەکە بێت یان بابەتی خۆپیشاندانەکان بە جۆرێک بێتکەوە خۆپیشاندانێک نەبێتکەوە هۆکاری پەخستنین بابەتی دیکە بێت بە بڕیاری سیاسی بێت ئەمە زیان بە بەرژەوەندی گەلی عراق دەگەێنێت هەموو بڕیارانی کە لە گۆڕۆپانی سیاسی عراقیداهن باستەوە دەکەنکەوە بڕیاری میلین بەڵام لە بنەڕەتدا میزاجی سیاسیە بڕیارەکە بنەڕەتەکەی بنچینەکەی میزاجێکی سیاسیە بۆیە بینیمان کەسی ڕوویدا بابەتی پێکدادان لە بڕیاری سیاسی ڕوویدا بڕیادرا کە جۆرێک لە خۆسەپاندن هەبێت بەسەر بەتەواوی لە سیاسەکانی دیکەدا بەڵام دیموکراسیەت ئەمە ناگەینێت دیموکراسیەت سەپاندنی یەک بڕیار و یەک بوچوت ناگەێنێت بەڵکو دەبێت هاوبەشی بێت هەمان تێدا بەشدار بن زۆر باشە بەڕێز عەبودی بەڕای هەندێک لە چاودێران پێم خۆشە زۆر بەڕاشکاوانە وەڵامیان پرسیاران بدەیتەوە هەندێک لە چاودێران دەڵێن ئەوەی ئێستا لە عێراق دەگوزەرێ شەڕی مەرجەعە پرسیارەکەی من ئەوەیە ئایا شیعەی عێراق نەجەف بە مەرجەعی خۆیان دەزانن یاخود خۆم گومانی تێدانە تەواوی عراقیەکان مەرجعەتی سیستانی مەرجعەتی عراقیەکانە وەکو پارێزەری عراقیەکانە ئەو مەرجعەتەی کەوا ڕێزی گیراوە لەلەن هەموو لایەنەکانەوە فتوەکانی سیستانی عراقی پاراستووە خوێنی عراقیەکانی پاراستووە پارێزگەکە عراقیەکانی پاراستووە ئەمە چێ بوو فتوای سیستانی بێت سنی بێت یاخود کوردی بێت یاخود شیعە بێت یان هەر لایەنێکی دیکە بێت ئێزیدی بێت تا کۆتایی لە پێکاتەکانی گەلی عراقدا بەڕێز سیستانی مەرجعەتیش تەواوی عراقیەکانە بە پلەی نایەب پیاوی یەکەمی عراقە کەسی یەکەمی عراقە هەموو دۆستان هەموو تەنانەت دوژمنانی شستایشی بڕیارەکانی هەڵوێستەکانی سەید سیستانی دەکەن کە بەڕاستی ئەو دۆخەکەی ڕاست کردوتەوە کە هەندێک جار هەڵەتیدا ڕوویداوە لە بابەتی بەرگریکردن لە شکۆی وڵات لە سەروەری وڵاتە یەکگرتووی گەلی عراق لە هەمان کاتە بە تەواوی پێکاتەکانی و بە تەواوی ڕەنگەکانیەوە بۆیە ئێمە پێمان وایەکەوە پێویستە وەکو گوتم ناکرێتکەوە زیان بە مەرجعیەتە بگەێنرێت یاخود لێ بدرێت ئەمە خەیاڵە بەڕاستی ئەگەر کەسێک پێی وابێت لەم ئەم مەرجعیەتە بدرێت پێویستە پاشەکشە لەم بۆ چوونە بکات چونکە ئەمە بەڕاستی جیاکاریە ئەمە جیابوونەوەیە بەڕاستی ئەمەش پێمان وایە کەوا کاریگەر دەبێت لەسەر یەکگرتووی گەلی عراق و پارێزگاریکردن لەسەر پێکاتەکانی گەلی عراق و توانەکانی گەلی عراق و بەردەوامی پرۆسەی سیاسی بە ئاراستەیەکی ڕاست و دروست بەرەو یەکڕێزی و پارێزگاریکردن لە خوێن و پاراوستنی دەستکەوتە سیاسەکان لە هەمان کاتدا بابەتی ڕێگەی دیموکراسیەت بە خوێنێ هاتۆتاکایەوە لە ماڵی کوردی لە ماڵی شیعە لە ئالی حەکیم لە ئالی سەدەر لە هەموو لایەنەکان لە پارتیوی یەکێتی لە هەمان کاتدا ئەمە سوودی هەمووان بووە ئەمە کۆششی هەمووان بووە بۆ ڕێگەی دیموکراسیەت ناگرێت ئێمە بگەڕینەوە ڕێگەی دیکتاتۆریەت ئێمە بەدەستێکی ئاسین بمانەوێت حکومڕانی بکەین ئەمە ناکرێت ئێمە پێویستە لێرەدا زۆر گرنگە ئەم خاڵە لەبەر چاو بگرین کە پارێزگاری لە دەستکەوتە دیموکراسیەکان بکەین مەرجعیەتی عراقی مەرجعیەتی سیستانیە هیچ مەرجعیەتی دیکەش لە ئارادانیە لە نێو عراقدا لەو کەشە سیاسی کە عراقیەکان تێدا هەن بەڵێ زۆر باشە بەڕێز عەبودی دوا پرسیار سەدر ئەمڕۆ جارێکی کە هەموو جۆرە کۆبوونەوەیەک لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ڕەت دەکاتەوە تێشرینیەکانیش دەڵێن ئێمە حکوومەتی داهاتووی عێراق پێک دەێنین نەک حیزبەکان قسەی ئێوە لەسەر ئەم بابەتە چییە؟
هذا الطرح كان موجود ئەم پێشنیازە هەبوو لە سایە ئەو پێش دەستپێش خێرانێکەوە هەبوو برانی سربەخۆ ئەم جۆرە پێشنیازیان هەبوو چەند خاڵێکیان هەبوو خاڵی گرنگ بوون بەڕاستی ئەوان گزارشیان لەچی دەکرد لە خواستەکانی ئەوان بۆ ئەوەی کەوا لەگەڵ ئەم دەستپێش خێرانە بێتەوە لەلایەن چوارچەوەی هەمانجی کە تەنانەت پێشی ڕازی بوو گفتوگۆشی گەل لەگەڵ لایەنە سەربەخۆکان لە نێویدا لایەنەکانی تشرینی و گفتوگویان لەگەڵدا کرا لە گۆڕەپانی سیاسی عراقیدا بەڵام ئەوان ڕوتی سەدەڕ ئەوان ڕەتیان کردەوە کە پێیان وابوو ئەوان خاوەن پرۆژەی زۆرینەی سیاسی بوون ئەو کاتە بۆیە پێم وایە ئەو دیدگای ئێستا دیدگایشی نوێ نییە بەڕاستی بەڵام پێویستی بە چییە پێویستی بە سەرکردایەتی هەیە پێویستی بە لایەنێکەوە ئەم بۆچوونە لەخۆ بگرێت ئەم پرۆژەیە لەخۆ بگرێت بەرپرسیارەتی لەسۆ بگرێت ئەو پرۆژە و دەستپێش خێرانەکان لە گۆڕەپانی سیاسی عراقیدا بەڕاستی زۆر بەڵام بەڕاستی تا ئێستا سەرکردایەتێک نەبووە بۆ دەستپێشخەریەکان لە بڕیاری سیاسی ئێمە پێمان وایە کەوا لاوازی لە بڕیاری سیاسی هەبووە جۆرێک لە بۆیە لە ئەنجامی ئەمەدا بینیمان کە ڕوویدا ئەم گومانی و ئەم پێکدادانەی کە ئەڕوویدا لە مەرجەکان لە پێشنیازەکان تەنانەت کە ئێمە پێمان وایە هەندێک جار بەڕاستی هەرزە بوون هەندێک لە تۆزێک لاواز بوون بەبێ کۆڵەگە بوون هەندێک لە دەستپێشخەریەکان دیموکراسیەت ئەوە ناگەنێت تۆ دژی دەستور و یاسا هەنگاو بنێت تۆ دەبێت دەستور و یاسا لە بەرچاو بگری لە هەموو دیدگا سیاسیەکانتدا تۆ ناتوانانی پێشێلی دەستوری یاسا بکەیت پێویستە ڕێڕەوەکان یەکگرتو یەک بن وێک ئاراستە بن لە پێناو چی لە پێناو خزمەتیکردنی گەلی عراق نەک لە پێناو یەک بەرژەوەندی جیاواز تۆ ئەو بەرژەوەندیانە پێش بخەی ئەمە زۆر مەترسیدارە ئەگەر ئەمە وابێت ئەگەر هاتوو چارەسەرەکە بەم شێوەیە بێت ئەمە مەترسیدارە بۆم دۆخی عراقی ئێستا زۆر باشە زۆر بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕەوتی حیکمە گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان هەروەها بشبورن ئەگەر پرسیارەکانمان ئێوە با هێرش تێیگەیشتبن ئێمە تەنها دەمانەوێت ڕاستیەکان و تێبینی لایەنەکان بگەێنین بە بینەران جارێککە سپاس بۆ ئێوە شەوتان باش شكرا لك